بەگشتی ساڵی 2015 ساڵی کۆچی بەلێشا و ساڵی جەنگ و تیرۆر و نەهامەتیە گەورەکان ساڵی ئاوارەبوون و دەربەدەری بوو. قەیرانەکانی سووریا و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی پێکرابوونە هۆی ئاوارەبوونی زیاد لە 7 ملیۆن ئاواری ناوخۆ و هاوکات زیاد لە 4 ملیۆنی دیکەش ئێستا لە هەرێمی کوردستان و تورکیا و لوبنان و ئوردن ئاوارن. سەرنجام کۆچی ملیۆنیش بەرەو ئەوروپا دەستی پێکرد. ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەران IOM و نەتەوەیە گرتوەکان هەر لە سەرەتای قەیرانەکانەوە وڵاتانی جیهانیان ئاگادار کردەوە، بەڵام جیهان پێشبینی ئەم قەیرانە گەورەی نەکرد. IOM estimates that the هەمڵانەکانی IOM ئاماژە بەوە دەکات 1 ملیۆن کەس بەڕێوەیە. ئەم ئاستە 5 ئەوەندەی ساڵی پێشووە. ئەمە شتێکی ئاسایی نییە. هەروەها دەمانەوێت ئاماژە بەوە بدەین لێشاوێکی زۆر بەهێزە بۆ ئەم مانگە و ئەوەی لی دەترساین هاتەدی و کوشندەیە. تایبەتی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستەوە سەرژمێرمان کردووە تەنها لەم ساڵدا نزیکەی 760 دۆخی مردن هەبووە، واتە ڕۆژانە 7 کەس گیانیان لەدەستداوە. بەڵام بەپێی ئاماریشی دیکەی IOM لە سەرەتای 2015ەوە تا مانگی هەشت زیاد لە 2800 مرۆڤ گیانیان لەدەستداوە. لێشای پەنابەران لە ڕێی دەریا و شکانیەوە ڕێی پڕ لە مەترسی دەگرنەبەر و دەگەنە وڵاتانی ئەوروپا، بەڵام زیاد لە 800,000 کۆچبەر لە ڕێی سنوورە ئاویەکانی تورکیاوە گەیشتونەتە یۆنان کە نیوەی زیاتری ئەو کۆچبەرانە خەڵکی سووریان، کەواتە ژماری پەنابەران زۆر لەوە زیاترە کە تۆمار کران و ئەوانەشی کە بەڕێوەن. The refugee crisis right now that Europe is facing. بە دڵنیاییەوە ئەو قەیرانی پەنابەرانە کە ڕوبەڕووی ئەوروپا بۆتەوە ئاسەنجێکی مێژوویە کە ئەوروپا لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە هەڵسوکەوتی لەگەڵ کردووە. هەروەها ئەمە تاقیکردنەوەیەکە بۆ وڵاتانی یەکەتی ئەوروپایی لە دوو ڕوەوە چۆن هەموو شتێک بخرێتە سەر مێزی گفتوگۆ و توێژی لەسەر بکرێت وەک کۆنتڕۆڵکردنی سنوورەکان و هاوکات ئێمە تەواو ئامادە نین بۆ ئەو قەبارە هێزگار زۆرەی پەنابەران. کۆچ وەک دیاردەگەرایەکی جیهانی بێبەش نییە لەو گۆڕانکاریە گەورانی کە بەسەر جیهان و مرۆڤەکان داهاتووە. هاوکات ناکرێت دەور و کاریگەری لەو ئاستە ژیاریە نوێدا بچووک بکەینەوە. سەرباری کۆچ بەرەو خۆراوە ئاوارەبوون و کۆچی ناوخۆش کارەساتێکی گەورەترە. لەو بارەیەوە ئەنتۆنیۆ گۆتێریس جارێکی دیکە ئەو مەترسیە ڕوون دەکاتەوە. Displacement is getting worse. ژمارەی ئاوارەکان بۆ ساڵی 2016 دەگاتە ئاستێکی خراپتر. ئێمە لەو باوەڕەدا بووین کە ساڵی پێشوو ئەو ڕێژەیە گەیشتە ئاستێکی پێوانەیی. ئیتر بارودۆخەکە لەوە خراپتر نابێت، بەڵام بەداخەوە بە تەواوەتی ئەوە ڕوودەدات. دوجار 5 ساڵ بەسەر قەیرانە هەرە مەترسیدارەکانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تێدەپەڕێت، بەڵام شارەزایان پێیان وایە نەک قەیرانەکان وەک خۆیان ماون، بەڵکو دەیان گروپی تیرۆریستی ترسناکتر دروست بوون و ملیۆنان ئاوارە زیادی کردووە و داڕوخانی ئابووری و مەترسی لەسەر شارستانێتەکان و قوڵبوونەوەی زەبروزەنگی ئاینی و تایەفی و شکستی دیموکراسی مەترسی گەورەترن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.